وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی یادی ئەم جارەدا یادی خۆم و بەڕێستان و تێگڕای بینەران و بیسەرانی ئەم وتارەی دەخەمەوە کە ئەگەر شەو و ڕۆژ سەرمان لە سوژدە بێ، سەر بەرز نەکەینەوە، زمانمان هەمیشە هەر خەریکی ئەلحەمدولیلا وتن بێ، دڵنیابن هێشتا نەمانتوانیوە سوپاسی خوا بکەین لەسەر ئەم دینی ئیسلامە، لەسەر ئەوەی کە موسڵمانین، چونکە دینداری و خواناسی جگە لەوەی کە دەمانباتە بەهەشت بەویستی خوای پەروەردگار و بە فەضلی خوا، لە دنیاشدا ئەم ئیسلامەتی و خواناسی کە خوای گەورە پێی خەڵات کردوین، دڵنیابن جوانترین بەرنامەی ژیانە و نەبووە و نابێ جوانتر و باشتر و کاڵایەکی پڕ بە باڵای مرۆڤ بۆ هەموو زەمان و زەمینێک تا قیامەت باشتر لەم ئیسلامەتیە نابێ. کەواتە ئەم ئیسلامەتیە ئەگەر شەو و ڕۆژ سەرمان لە سوژدەدا بێ، نەک پێنج فەرزەی نوێش، ئەگەر بەردەوام ئەو زمانمان هیچ وشەیەک نەڵێ، تەنها بڵێ ئەلحەمدولیلا، یا ئەڵڵا سوپاس و ستایش هەر شایستە بە تۆیە، یا ڕەبی خۆیان سوپاست دەکەین، دڵنیابن هێشتا لەسەر خەڵاتی ئیسلام، لەسەر ئەم شاخەڵاتی ئیمانە نەمانتوانی وەکو پێویست حەقی بدەین. یەکێ لە جوانیەکانی ئیسلام کە ئیسلام هەمووی جوانیە، ئەوەیە فێری ژیانێکی پڕ لە ئاشتەواییمان دەکات. ژیان کاتێک ژیانە، ئینسان کاتێک هەز بە بوونی خۆی دەکا، کاتێک کە ئارامی هەبێ، کە ئاشتی هەبێ. ئەگەر زۆر کەسێکی دەوڵەمەند بی، لەش ساغ و تەندروست بی، خاوەنی خێزان و منداڵ و قەوم و خزم بی، بەڵام پەنا بە خوای پەروەردگار وەکو شەخص و ماڵی خۆت لەگەڵ کەسێکە، لەگەڵ بنەماڵەیەکە تووشی دوژمنایەتی و ناحەزی بی، ئەگەر وڵاتەکەت شەڕ و ناکۆچی و ئارامی تێدا نەبێ، جەنگی هەبێ لەگەڵ وڵاتانی دەوروبەردا، لە ناو خۆدا جەنگی ناوخۆی هەبێ، تۆ چێژ نابینی، چونکە هەمیشە هەموو خولەکێک چاوەڕێی مەرگێکی لە ناکاو دەکەی و دڵنیانی لەکەیە بۆ دڕێ دەکەوێ دوژمنەکەت زەفەرت پێدێنێ، یان لە جەنگی ناوخۆی وڵاتەکەتە، یان لە جەنگی کاولکاری وڵاتەکە لەگەڵ وڵاتێکی دراوسێ و دەوروبەردا ژیانت کۆتایی پێدێ. دڵنیانی لەوەی کە بەهۆی دوژمنایەتیەوە هەموو سەروەتەکەت تێدا دەچێت، دڵنیانی لەوەی کەوا ماڵ و منداڵی خۆشەویست و ئازیزت ئەم بەختەوەری خێزانت بەهۆی جەنگ و دوژمنایەتیەوە لەدەست نادەی. کەواتە ئاشتی یەکێکە لە خەڵاتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار کە ئەوەش بەرهەمی ئیسلامەتیە. ئەگەر بمانەوێ هەموو خەڵکی سەرزەوی، ئێستا هەموو خەڵکی سەرزەوی دەیەها و سەدەها ڕێکخراو، کتێب، نووسەران، مامۆستایان، وتارخوێنان، هەمووی لە هەوڵی ئەوەدایە ئاشتی بچەسبێ. هەموو دوعاکانمان ئەوەیە ژیانێکی پڕ لە ئاشتیمان هەبێ، و هەموو ڕۆشنفکران و ئازادی خوازان و مرۆڤ دۆستان و ئیسلام دۆستان دروشمەکان ئەوەیە ئاشتی بەرقەرار بێ و شەڕ کۆتایی پێبێ و شەڕ دروست نەبێ. ئیسلامی ئێمە نەک ئەوەی شەڕەکان کۆتایی پێدێنێ، بەڵکو هەر لە سەرەتاوە ڕێگری دەکات لە دروستبوونی شەڕ. ئیسلامی ئێمە ئەم ڕەحمەتی خوای پەروەردگارە کە ئەو قورئانە خوا لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە بۆی ناردینە خوارەوە، خۆشەویستان، لە ئەوڵەوە لە سەرەتاوە فێرمان دەکات خۆمان لە شەڕ بپارێزین، و دواتر ئەگەر خوا نەخواستە شەڕ دروست بوو چۆن کۆتایی پێبێنین. بۆیە ئیسلامی ئێمە ڕۆژانە سڵاوەکەمان ئەوەیە ئەسسەلام عەلەیکم، فێری کردوین لە هەموو بەیەک گەیشتنێکماندا. تەنانەت سونەتەکە ئینسان لەم دەرگایەت چۆ ئەو دیوەوە، چۆ دەروی مزگەوت هاتەوە، ئەگەر وەختی نوێژ و ئەوانە نەبێت سڵاو بکە.
لە ماڵی خۆتە چوویتە دەرەوەی حەوشەکە و هاتیتەوە سڵاو لە دانیشتوانی ئەو ماڵی خۆت بکە سەلامیان لێ بکە. بەڵام ئێمە هەڵەیەکمان هەیە زۆر بەمان وا حاڵی بووین لە زیاتی ئەسسەلام عەلەیکوم دەیکەین بە کوردی دەڵێن سڵاوت لێبێ. نەخێر ئەسسەلام عەلەیکوم یان ئەسسەلام عەلەیک وەکو تاک بە مانای سڵاوت لێبێ یان سڵاوتان لێبێ بە کۆ نییە، بەڵکو ئەسسەلام عەلەیکوم یان ئەسسەلام عەلەیک بە مانای ئاشتیتان لەسەر بێ، ئاشتیتان لەسەر بێ، ئاشتید لەسەر بێ ئەی کەسی بەرامبەرم. یعنی چی؟ یعنی دڵنیابە ئەی کەسی بەرامبەرم شەڕم پێ نییە بۆت، نە بە ئاشکرا نە بە نهێنی. زمان و دڵم بەرامبەرت وەکو یەکە، چونکە دەڵم ئەسسەلام عەلەیک. ئەگەر کۆمەڵێکن دەڵم ئەسسەلام عەلەیکوم، ئاشتی خوای پەروەردگارتان لەسەر بێ. یعنی دڵنیابن من نێتم ئاشتیە، لە نێتی ناو دڵمە لە کردداری ئاشکرامدا هیچ خراپەیەکم بۆ ئێوە پێ نییە. بڕواتان هەبێ بەڕێزان بەس لەم سەلامە وەکو خۆی حاڵی ببین. ئەگەر سەلامت لە کەسێک کرد ئاوا ماناکەی بە دڵ و دەروون تابێ، ناتوانی خیانەتی لێ بکەی، ناتوانی دواتر لە پشتەوە غەیبەتی بکەی، ناتوانی تانەی لێ بدەی، ناتوانی لاقبتێ و گاڵتەی پێ بکەی، ناتوانی لە پشتەوە کەسێشکە چاولێ چاوێکی لێ ئەوا لێ بکەی وەکو گاڵتە پێکردن و سوکایەتی پێکردن. چونکە وتودا ئەسسەلام عەلەیک سڵاوت لێبێ ئاشتید لەسەر بێ. کە دەڵین سڵاوت لێبێ یان سڵاوتان لێبێ هەڵەیە، مانای ئەسسەلام عەلەیکوم نییە. ئەسسەلام عەلەیکوم یان ئەسسەلام عەلەیک بە مانای ئەوەی ئاشتی لە منەوە بەرامبەر بە تۆ مسۆگەرە، ئاشتید لەسەر بێ، داپۆشراوی بە سەلامەتی، هیچ غەدرێکت لێ ناکرێ و هیچ ستەمێکت لەلایەن منەوە لێ ناکرێ. ئەمانایە چەند جوانە. ئیسلامی ئێمە هەل لەوێوە دەست پێ دەکا. و پاشان ئیسلامی ئێمە کە کاڵایەکی پڕ بە باڵای مرۆڤە، لەو کاتەرەدا کە ستەمێکیشت لێ دەکرێ، کە ناڕەحەت دەکرێ، کە تووڕە دەکرێ، ناهێڵێ بازنەی شەڕ فراوان بێ، هەوڵی کۆنتڕۆڵکردنی دەدا، هەوڵی بچووکردنەوە و کوژاندنەوە و کۆتایی پێهێنانی دەدا. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخشا دەفەرمێ فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون. لسورة الشورى لآيات 36 حتى 37 پەروەردگار باسی دنیا و قیامەتمان بۆ دەکات. دەفەرمێ فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا. ئەوەی کە پێتان بەخشراوە، ئەوەی کەوا ئینسان دڵی پێی خۆشە، ئەمە خەڵاتی خوایە، ئەمە مەتاع الحياة الدنيا. هەرچی تۆ دڵت پێی خۆشە، سەرۆت و سامانت هەیە، بڕوانامەی باڵات هەیە، زانستی زۆرت پێیە، زمانت ڕەوانبێژیەکی باشی هەیە، قەدر و حرمەت و کەسایەتی لە ناو خەڵکا هەیە، ماڵێکی گەورە و ڕازاوە و پڕ لە کەلوپەلی گرانبەهات هەیە، هەمیشە لە هەموو ژەمێکا سفرە و سینیت پڕ لە خواردنی بە چێژ و بە تام و خۆشە، ڕۆژێ دەست بە ژیفانی خاڵیتان ناکەی و پارە لە بەردەستایە و دەبەخشی و دەستی وەرگرتن و سواڵن نییە. ئەو خۆشیانەی دنیا ئەمە هەموو هی دنیان، ئەمە هەمووی شتێکی من شەیئین، بڕواتان هەبێ هەمووی زۆر زۆر کەمە، هەمووی زۆر زۆر کەمە ئەم خۆشیانەی دنیا. لە پێناوی بەدەستێنانیدا مەینەتی زۆری دەوێ، شەونخونی زۆری دەوێ، کەسێک لە پڕێک نەبۆتە کوڕێک، هەروەها بۆ پاراستنی مەینەتی زۆری دەوێ، خەمی زۆری دەوێ، خەم لێ خواردنی زۆری دەوێت کە ئەم شتانەی کە هەتن خوایە لە دەستیان نەدەم. پاشان ئەمانە بە مردنت کۆتاییان پێدێ، لەوە دەچێ هەر لە ژیانابی هێشتا زل و زیندووبی لە دووەرگیرێتەوە، بەڵاکانی دنیات بەسەرا بێن و ئەم خۆشیانە لێ تێکدەن، هەر تەندروستی تێکچێ هیچ نەماوە، هیچ چێژ لە هیچ نابینی، و پاشان بە مردن کۆتایی پێدێ. بۆیە ئێمە هەرچی ئەگەر هیچمان نەبێ خەمێکمان هەیە، هەموو خۆشیەکانی دنیات هەبێ، ڕۆژێک بە مردن بەجێی دێڵی، بەڵام وما عند الله خير وأبقى. ئەمە دڵمان خۆش دەکات بۆ ئەو کەسانی کە بڕوادارن ما عند الله، ئەوەی کە لە لای خوایە و لە بەهەشتا بۆ ئیمانداران دیاری کراوە، خەیڕون زۆر لەمانەی ئێستا باشترە. ئەگەر خانووەکەت چەنە دڵت پێی خۆشە،
دڵنیا بە کۆشکی بەهەشت زۆر زۆر لە ئەمە باشترە، ئەوە هەر بەراورد ناکرێ بەس ناویانیەکە. بەخوا ئەگە خواردنەکانی دنیا سفرەت دایمە ڕازاوەیە و خواردنی بە چێژ و بە تام و خۆشی لەسەرە، ئەوە خواردنەکانی بەهەشت هەرگیزە و هەرگیز بەراورد ناکرێن لە خۆشی و لە بەتامی و لە تەندروستی و لەوەی کە لە دوای خواردن و چێژ وەرگتن ئەمینی کە تووشی نەخۆشن ناکە، هەمووی بێتە خێر و بەرەکەت لە چاو خواردنی دنیادا هەر بەراورد ناکرێت. خەیرە ئەوە زۆر باشترە. ئەگە قەدر و حرمەتت لە دنیادا هەیە، ما عیند الله، ئەگە قەدر و حرمەتت لە بەهەشتا لای خوا هەبێ، ئەگەر ڕۆژانە بە خزمەت پێغەمبەر و سەحابە بگەی صلی الله عليه وسلم، بە خزمەت پێغەمبەرانی پەروەردگار دەگەی یەک بە یەک لە قیامەتە، بەخوا ئەمە ڕەفیقی کەسایەتی و حرمەت و پلەپایی دنیا نییە. و ئەبقا ئەوەی لە بەهەشتا خوای گەورە بۆ ئیماندارانی داناوە ئەوە ماوەترە، ئەوە دەمێنێتەوە. مردنی بەدوو دانایە قەت بەجێ ناهێڵی، هەرگیز نەخۆش ناکەوی، هەرگیز پیر نابی و هەر بە گەنجی دەمێنیەوە، هەرگیز لە ئازیزان و خۆشەویستانت دانابڕێ، نە تۆ دەمری نە ئازیزێکت دەمرێ، نە بەجێ دێڵی، نە عاجزبوونێک هەیە، نە تووڕەبوونێک هەیە، نە دەمەبووەڵەیەک هەیە، نە ڕق و قینێک هەیە، نە غەرەز و بوغزێک لەیەک هەیە. وأبقى ئەمەمانەوەیە. جا ئەمە بۆچیەیە؟ خی گەورە چەند سیفەتێک دیاری دەکە، ئێمە لە موتارەدا هەر ئەوەن کەمێکی لێ باز دەکەین. یەکەمیان للذین ئامنوا، یەکەم مەرج ئەوەیە بۆ ئەوەی ئەو خۆشیان نەبڕاوانەی قیامەت و ئەو هەموو پاداشتە باشەی بەهەشتت هەبێ. ئەگەر دەتەوێ بەهەشتی بی للذین ئامنوا، ئەبێ ئیمانێکی ڕاست و دروست و چەسپاوت هەبێ. یعنی ئیمانەکەت نیفاقی تێدا نەبێ، شیرکی تێدا نەبێ، گومانی تێدا نەبێ، بەڕاستی ئیماندار بی. ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە چۆن ئەگە سەروەت و سامانێکت هەبێ، پارەیەکت هەیە، هەموو سەروەتەکەت ئەوەندەیە لە جیفانتایە، دەچیتە ناو قەرەباڵغیەکی زۆرەوە، بڕواتان هەبێت چونکە هەرچی سەروەت و سامانتە بەس ئەمەندەیە، لە دەستی بدەی دەکەوێت سوڵ، هیچ نامێنێ. واللهی هەموو خەیاڵ و هۆشێکت لە جیرفانتە، دەستێکت هەر پێوەیەتی، حیشتێک لە جوانی ئەو بازاڕە و لە کەل و پەلیگران بەها و لە دیمەنی خەڵکەکان تۆ بێ ئاگا ناکە لە جیرفانت، چونکە ئەوە چارە نووستی پێوە بەندە. بڕواتان هەبێ هەر کەسێک دین و ئیمانەکەی ئاوا بەلاوە گرنگ نەبێ، لە ناو ئەم جەنجاڵی دنیاەدا بەردەوام بیر و هۆشی لای دین و ئیمانەکەی نەبێ، ئەو ئیمانە ڕزگاری ناکە و ئەو ئیمانە مەترسی هەیە لە دەستی دەی پەنا بەخوا. ئەبێ ئاگامان لە ئیمانەکەمان بێ، وەکو عەرزم کردن نمونەم بۆ هێنانەوە زۆر زۆر زیاتر لەو کەسەی کە هەرچی سەروەت و سامانێتی وا لە جیرفانیەتی و دڵنیایە ئەگەر لە دەستی بدا دەکەوێتە سوڵ و سەرجادە و شەقام و دڵنیایە کەس خێری پێ ناکە و یارمەتیشی نادا و تیا دەچێ خۆی ماڵ و منداڵی وێران دەبێ، بەدبەخت دەبێ، چەندە شەو ڕۆژ دڵی لایەتی و هیچ شتێ غافڵی ناگە لە جیرفان و لە پارەکەی، ئەبێ زۆر زۆر لەوە زیاتر شەو ڕۆژ ئاگامان لە دین و ئیمانمان بێ. ئەوەیە للذین ئامنوا. ئەگەر ئاوا خەمخۆری دین و ئیمانەکەت بووی، لێت نەستێن و لێن نەشێوێن و جیرفانت نەبڕن و دڵت نەبڕن و زبڵی تێنەکەن لە جیاتی ئیمان، هی خۆت و ماڵ و منداڵ ئەوەی دەسەڵاتت هەیە بەسەریدا، هی گەل و نیشتیمان و ئەو خاکوونەتەوەی کە تێدا دەژی ئاوا بەخواناسی بیبەنە سەر و بێدینان لێن نەشێوێنن، ئاوا خەمخۆر بووی، ئەوە تۆ بجێگات بەهەشتە. ئەوە قیامەت زۆر خۆشتر و ئاوادانترە لە دنیای ئێستات. وعلى ربهم يتوكلون، و ئەو کەسانی کەوا پشتبەستون بە خوای پەروەردگار، تەوەکولیان لەسەر خوایە. سێم والذین یجتەنیبون کەبائر الإثم والفواحش، ئەو کەسانی کە بەردەوام خۆ دەپارێزن لە گوناهە گەورەکان، لە گوناهە ناقۆڵاکان، ئەوانەی کە گونەهباری لای خوا و عیبداری لای خەڵکت دەکەن، خۆ دەپارێزن لە گوناهی عەقیدە و بیر و باوەڕ، وەکو شرک، وەکو کوفر، وەکو نیفاق، خۆ دەپارێزن لەو شتانی کە عیبداری لای خەڵکت دەکا و گونەهباری لای خوات دەکا، وەکو خیانەت، وەکو دزی، وەکو زینا، کوشتن، ڕێگری، قمار، عەراق، غەیبەت، درۆ، جاسووسی، خۆ لەمانە دەپارێزن. خۆ پارێزن، چۆن خۆ لە نەخۆشی پیس دەپارێزی، دەبێت لەوانش ئاوا خۆت پارێزی، ئەوە تۆ جێگەت بەهەشتا. چوارەم وئیذا ما غەضیبوا هم یەغفیڕون، کاتێک کە تووڕە بوون لە لوتکەی تووڕەبوونادان بە خۆیان دادەگرن، لێخۆشبوون، بازنەی شەڕ فراوان ناکەن، وەکو دەوری پیاوانی ئاگر کوژێنەوە دەبێنن ئاگر کۆنتڕۆڵ دەکەن و دەیکوژێننەوە. جا سەیری وردی قورئان کەن لە مانگی پەربەرەکەتی قورئاندا. بەڕێزان دەفەرمێ وئیذا ما غەضیبوا هم یەغفیڕون، کاتێک کە تووڕە بوون
نافەرمێ ئیماندار نابێ قەت تووڕە بێ. ئێمە زۆر جار وا دەزانین نابێ ئەوەی ئیمانداری بە حەق بێ قەت تووڕە ببێ، خۆوان نەفەرمووە، بەڵکو نافەرمێت تووڕە نابن، چونکە مرۆڤ تووڕەبوونی پێویستە. هەر تووڕەبوون کە هەیە لە ناو ناخی مرۆڤدا پێویستە بۆ ئەوەی بەرگری لە خۆی بکە. تۆگە تووڕە نەبی هەر پێت چێشن و سوکاتیت پێ بکەن و هیچ تووڕە نەبی نیشانەوێ هەستن نییە. ئەو تووڕەبوونەیەوە لێ دەکا بەرگری لە خۆت بکەیت. تووڕەبوونەوە لە مرۆڤ دەکا بەرگری لە حرمەتی خۆی بکە، لە کەسایەتی خۆی بکە، لە پیرۆزیەکانی خۆی بکە، لە دینی خۆی بکە، لە ناموس و کەرامەتی خۆی بکە، لە ماڵ و سەرەت و سامانی خۆی بکە. ئەم تووڕەبوونەیە ناهێڵێ مافت بخورێ، بەڵام گرنگ ئەوەیە تووڕەیی لە حەق نەدباتە دەرێ. کابرا نەعوذ بالله جاری هەیە تووڕە بۆ کوفری کردووە، خۆی کافر کردووە پەنا بەخوا، لە تووڕەییدا ژنەکەی تەلاق داوە، لە تووڕەییدا پەلاماری کەسێکی داوە لەسەر شتێکی بچووک تاوانی کوشتنی ئەنجام داوە کە شایانی ئەوە نەبوو، دڵی کەسێکی ڕەنجاندووە بە ناحەق و ناڕەوا کە شایانی دڵشکاندن نەبوو. ئەم شتە بچووکە ئەم دڵڕەنجاندنە گەورەی نەدەویست. یعنی تووڕەبوونەکەت با تووڕە ببی، ئیسلام ناڵێت تووڕە مەبە، قورئان نافەرمێت تووڕە مەبە، بەڵام لە حەق نەدباتە دەرێ. هەروەها تووڕەبوونەکە لە سنووری شەریعەت دەرنەچێ، لە سنووری شەریعەت دەرنەچوێنێ، و هەروەها بە ئەندازەی پێویست تووڕەبی. ئەگە تووڕەبوون 100 پلەی هەبێ، تووڕەبوونی وا هەیە بەڕێزم وەڵڵاهی 5 پلەی دەوێ. تۆ تۆزێ لە منداڵەکەت تووڕە دەبی، لە هاوسەرت تووڕە دەبی، حەقی خۆیەتی بە ئاگای بێنیتەوە. ئیسلام نافەرمێ تاوانی کرد، خراپەی کرد، تۆ هەر زەردەخەنەی بۆ بکەی بە قوربانی بی. جاجار تووڕەبوون پێویستە، بەڵام بە ئەندازەی خۆی 5 نمرەی دەوێت تووڕەبوونەکە، تۆ 50 پلە مەفڕە، 10 پلەی دەوێت تووڕەبوونەکە، تۆ مەچۆن 90 وەکو تیژڕەوی ئۆتۆمبیلە لە ناوت دەبا، بە ئەندازەی پێویست تووڕە بە. بەڵام کاتێک کە دەتەوێت بەهەشتی بی، ئەو کەسانە کە تووڕە بوون، تووڕە کران، لە کاتێکە زۆر تووڕەن دۆشاو تێکەڵ ناکەن. ئەوە وشتەیەکی کوردی زۆر جوانە. هم یەغفیڕون، بەڵکو هەوڵ دەدەن لە راستی لەو تووڕێدا بەسەر خۆیان دازاڵ بن، کۆنتترۆلی خۆیان بکەن، ئاگرێک لە دەرونیاندا بڵێ سەیدەدا دەیکوژێننەوە، چواردەوری دەدەن بە ڕەحمەت، بە میهرەبانی، بە لێبوردەیی. هم یەغفیڕون، دەسەڵاتیان هەیە، بەڵام دەزانن بۆ کەسێک کە غەدرەکەی لێ کردووە، تووڕەی کردووە، لێ خۆشبی باشترە، لێ خۆشبی ئەویش تازە پەشیمانە، ئەو تا داوای لێبوردنی کرد، وتی داوای لێبوردن دەکەم، هەر کەوتی داوای لێبوردن دەکەم، حەق وایە بیبەخشی، ئەم وشەیە کەم نییە داوای لێبوردن دەکەم. هەروەها پاشان کە زانیت کەسەکە بە زمانیش نێڵێ بەکردەوە بە دموچاوەوە تەریقی و شەرمەزاری پێوە دیارە، هم یەغفیڕون، بەسەر خۆیان ئازاڵ دەبن، تووڕەیەکە دەخۆنەوە. هم یەغفیڕون کاتێک کە سەیری بارودۆخەکە دەکەی، تۆ ستەمت لێکراوە، تووڕە کراوی، عەجیب تووڕە کراوی، تووڕەبوونەکە جێکی بەرز بۆتەوە، بەڵام کەسێکی ژیری بیری قیامەتی خۆت دەکەیتەوە. ئەگەر بێت و ئەم تووڕەیە دەرببڕی بەسەر کەسی بەرامبەرە، فیتنەیەکی گەورەی لێ دروست دەبێت. وەڵڵاهی دوور نییە کەسانێک لەو پێناوی تووڕەیی تۆدا کە نەیخۆیتەوە بکوژرێن، شەڕێکی گەورە دروست ببێت، چەند کەس ببێتە قوربانی. وە ئینسانی ئیماندار دەڵێ خوایە با لە قیامەتا بەهۆی ڕقدەربڕینی خۆم و تووڕەیی خۆمەوە کاتێک کەستەمیشم لێکراوە نەبمە باعیسی دروستبوونی فیتنەی یەکی گەورە. ئەو کاتە خوا لە قیامەتا هەموو سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ من، نەخوایە پاداش دەکەم بالای تۆ بێ، هم یەغفیڕون لێ دەبورن. ئەمانە سەیری خۆمان کەین. ئەها ئیسلام، ئەو ئیسلامە ئاشتی خوازە لەگەڵ دەرونی مرۆڤ قسە دەکا، دەفەرمێ ئەگەر دەتەوێت بەهەشتی بی، وئیذا ما غەضیبوا، کاتێک کە تووڕە کران، تووڕە بوون، هم یەغفیڕون، تۆڵە بە سەبرا، ئەمما بە زەبرا ئەمان نییە، ئەمە شیعاری موسڵمان نییە. نەخێر لە شوێنی خۆیدا تووڕە دەبین، هەست و سۆزمان هەیە، بێ ئاگانین، غافڵ نین، گەمژە و جێل نین، بە ئەندازەی پێویست تووڕە دەبین، لە شوێنی پێویستدا تووڕە دەبین، تووڕەیی لە حەق نامان باتە دەرەوە. هەروەها کاتێک کە زانیمان دەربڕینی تووڕەیەکە، وەرگرتنەوەی مافی خۆمان بەهۆی ئەو تووڕەبوونەوە بەڵایەکی گەورە، فیتنەیەکی گەورە، ئاگرێکی گەورەی بێشومار دەکاتەوە و خەڵکی تریش دەبنە قوربانی، هم یەغفیڕون، بەسەر خۆمان دازاڵ دەبین. لەبەر خاتی خوای پەروەردگار دەبورین، ئاوی ڕەحمەتی پەروەردگار و لێخۆشبوونی خوا و بەهەش دێنینە بەرچاوی خۆمان، بەوە ئاگری تووڕەیی ناو ناخمان دەکوژێنینەوە.
هەر وەختێک تووڕە بووی بەهەژ بێنە بەرچاوت، هەر وەختێ تووڕە بووی ڕەزامەندی خوا بێنە بەرچاوت، هەر وەختێ تووڕە کرای و حەقی خۆت بوو تووڕە ببی، دەشسەڵاتیشت هەبوو تۆڵە بکەیتەوە، ئەم ئاەتە بێنە بەرچاوت بۆ ئەوەی خوا لەم ڕیزەدا خۆم تۆمارکەم، بەڵکو خوا بە ئەمە بمبەخشێ. وإذا ما غضبوا هم يغفرون. کاتێک کە تووڕە بوون ئیماندارانی بەهەشتی کە خوا وعدی بەهەشتی پێداون لێ دەبورن. یا ڕەبی خوا من لەبەر تۆ لێ دەبورم ئەو تووڕەی خۆم دەخۆمەوە بۆی ئەو بەهەشتم لە دەست نەچێ. لە پێناوی بەرژەوەندی دنیایدا چەند جار ڕقی خۆت خواردوتەوە. وەڵاهی ئینسانەکە تووڕە کراوە لە کۆمپانیاکەی، لە دوکانەکەی، لە بازرگانیەکەی و توێتی با سەرۆت و سامانەکەم لە دەست نەچێ. قسەکانی قبول کردوتەوە وەکو دەرمانێکی تاڵقوتی داوەتەوە و توێتی با ئەوەی چەند ساڵە کۆم کردوتەوە لە دەستی نەدەم. جاتخوا بە هەژ ڕەفیقی دنیاە تۆ بووە بە هەشت تووڕەیەکەی خۆت بخۆوە. بەڵام بۆ ئەوەی ئاشتی بچەسپێ لە کۆمەڵگادا نابێت لە ئاستی ستەمدا بێدەنگ بین. کاتێک کە دەڵێن ئاشتی هەبێ مانای ئەوە نییە بە هەموو شتێک ڕازی بین. کاتێک کە ستەم بەرامبەر بە کۆمەڵگا کرا جار هێژیانی خۆت دەخەوێتە مەترسیەوە. والله زەرەری مادیت پێدەگا، زەرەری گیانیت پێدەگا. مادام قسەکانی تۆ کاریگەری هەیە لەسەر وەستاندنی ئەو ستەمە، تۆ لە ئاشتی و ئەمانە لە ماڵی خۆتا دانیشتووی، بەڵام دەبێت قسە بکەی. جار هەیە دەکەوێت خەتەرەوە ژیانە ئاشتیەکەت خەریکە تێک دەچێ لەبەر حەق گوتن بە ئەندازەی پێویست و لە شوێنی پێویستە ئەو حەقی خۆت بڵێ. ئەو معنای ئەوە نییە کە ئیسلام دەفەرمێت دینی ئاشتیە ئیتر زلیان لەم لایەتدا ئەو لاشی بۆ ڕاگری فەرمو قوربان زلەیەکی کەشم لێدا. یان بە تایبەتی زانایان، مامۆستایانی بەڕێزی ئاینی، مامۆستایانی مێزەرپاکی سپی، مامۆستایانی جێگیری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە میحراب و مینبەری پێغەمبەری خوای پەروەردگارە صلی الله علیه وسلم ئەبێ زۆر ئاگایان لێبێ لەبەر پاراستنی گیانی خۆیان، لەبەر پاراستنی معاشەکەی خۆیان، لەبەر پاراستن لە دەستنەدانی خانوەکەی مزگەوت کەوا تێیاتی ئۆقاف دەری نەکاتە دەرەوە، حکومەت نەیگرێ لە قسەی حەق بۆ میلەتەکە بێدەنگ نەبێ، بەردەوام دژی ستەم بێ، لە سەنگەری مافخوراواندا بێ، دژی مافخۆران. لە ئیسلامی ئێمەدا ئەم دێڕەمان هەیە: ئەعظەم المال تحریما الذي يأخذه العالم ليسكت عند السماع الباطل وهو أعظم من الربا لأن الربا ظلم خاص والسكوت ظلم عام. دەفەرمون گەورەترین ماڵی حرام چ پارەیەک پیسترین پارەی حرامە؟ دەفەرمون ئەو پارەیە کە مەلایەک، کە زانایەک، کە ڕیش سپیەک، کە دەم سپیەک، کە پەرلەمانتارێک، کە نوێنەری گەلێک، کە خەڵکێک کە متمانەی پێێتی و قسە ڕۆیشتووی ناو کۆمەڵگایە، ئەو پارەیە وەردەگرێ لیەسکوتە عیندە سەماعی الباطیلی. باتڵێک هەیە، ناڕەوایەک هەیە، ناحەقیەک بەرامبەر بە حەقی ئەو میلەتە دەکرێت. حکومەت و دەسەڵاتی وەخت لە زمانی ئەو دەترسێت، دەڵە خەڵکی هۆشیار دەکاتەوە، پارەیەک دەخاتە دەمیەوە، پۆستێکی دەداتێ، دۆلاری بەسەرا دەڕێژێ، ماڵێکی پێدەبەخشێ، زەویەکی تیجاری لە شوێنێ پێدەبەخشێ، دەوڵەمەندی دەکا ئەڵێ بەس زمانت بگرە. جامە عەرزم کردن دووبارەی دەکەمەوە، یادی خۆم و ئێوەی دەخەمەوە، مامۆستایەکی ئاینی سەر مینبەر و میحراب بێ، پەرلەمانتارێک بێ، ڕاگەیاندکارێک بێ، سیاسەتمەدارێک بێ، دەست ڕۆیشتوویەک بێ، دەم ڕۆیشتوویەک و قسە ڕۆیشتوویەکی ناو کۆمەڵگا بێ و نفوزێکی لە ناو خەڵکە هەبێ، بە پارە ڕازی بکرێ، پیسترین جۆری پارەی خواردووە لە حرامە. زانایان دەفەرمون وهو أعظم من الربا، ئەوە لە سوخۆری پیسترە، ئەوە لە ڕیبا ئەو پارەیە پیسترە، چونکە ڕیبا ظلم خاص، ستەمێکی تاکە کەسیە. تۆ ڕیبا لەگەڵ کەسێکا کردووە و سوود خواردووە، ستەمت لە ماڵێک کردووە، لە کەسێک کردووە، ستەمت لە خۆشت کردووە، وەسکوت و ظلم عام. بەڵام کاتێک کە لە ئاستی حەقا زمانت دەگرن و دەمت دادەخەن بە پارە، ئەو پارەیە لە ڕیبا پیسترە، چونکە ستەمە لە خۆت لە تەواوی کۆمەڵگاکەت و برەوت بەستەمکاراندا چاواشەی خەڵکت کردوتت وەڵڵا ئەم بارودۆخە برا عیبی نییە و هەر شکرانەی خوای دەوێ، یەقینیشت هەبوو کە بارودۆخ نەباشە و نەهیچە ئیلا مەگەوە جەنابی سەرۆک و ماستاوچەکانی وەکو هەموو جاوتمانە بۆ ئەوان باش بێ. ئەینا بەخوا بە خەڵکیکە باش نییە، بەس تۆ لە پێناوی تکەیەک نان دەیخەنە دەمتەوە،
پارچەیە جلت بۆ دەکەن عەرزەیەکت پێ دەدەن لە خانووی مزگەوت دەرن ناکەن یان پەرلەمانتارەوە بە چەند ملیۆن دۆلار دەکڕدرێ بۆ ئەوەی لەسەر پرۆژەیەکی ناحەق دەنگ بدا یان لە پرۆژەیەکی حەق و مافی ڕەوای میلەتەکە کە ئەو نوێنەری خەڵکە بێدەنگی دەکەن واللهی ئەو پارە پیسە لە ڕیبا پیسترە. ئەها ئیسلامی ئەمە چەند جوانە. بەڵام ئەوانەی کە قسە و قسەڵۆک و دژایەتی ئیسلام دژایەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم ئەوانەی منافقن، ئەوانەی جوولەکان، ئەوانەی دوژمنانی ئیسلام و ملحیدەکانن، ئەوانە سزای سەختیان هەیە لە قیامەتدا، سزای سەختیان هەیە، هەمومان دەچینەوە دیوانی خوا. بەڵام لە دنیادا ئەم دینەی ئێمە دینی ئاشتیە، لەبەرەوەی کە بەس قسەی کردووە، بەس قسەڵۆکی کردووە، موسڵمانان نایان کوژن، تیرۆریان ناکەن بەنیهێنی، نایان گرن، شاربەدەریان ناکەن، بەڵکو ئامۆژگاریان دەکەن. لە قورئانە چەند جار ئەمە دووبارەتەوە فاعف عنهم واصفح، چاوپۆشیان لێ بکە، وەصفح سەرفی نەزەریان لێ بکە. ئەمانە کە سەماعونە لیلکەذیب ئەکالونە لیسسوحتی کە صیفاتی منافقەکان و باسی جوولەکە هەندێک لە جوولەکە لە ڕەشەکان دەکا کە صیفاتیان ئەوە بوو بەردەوام قسە و قسەڵۆکیان دەکرد و لە ڕوودا ئەنگوت ئیمانمان بەخوا و پێغەمبەر هەیە، لە پشتەوە زەمی پێغەمبەری خوان دەکرد صلی الله عليه وسلم. خوا دەفەرمێت لەهم فی الدنیا خیزیون، خوا خۆی لە دنیادا شەرمەزاریان دەکا، ڕیسوایان دەکا، عیبداریان دەکا، بەخۆیانەوە مەشغوڵیان دەکا. ولهم في الآخرة عذاب عظيم، لروجي قيامتا عذابي هرق قورو بشدة جهنم بو هيا. بلام وكو مسلمان وكو حاكمي مسلمانان كإسلام لسر حكم به بل بيتكيك يعني لنادا زليك يعني لنادا سجن يعني ناكا شربدر يعني ناكا بلغو بانجان دكا نصيحة وامشغاريان دكا وباشان ليان دبوري وصفح سرفي نظر يعني لدكا. سبحان الله ام اسلامات چند آشتي خوازا هەر کەسێ پێچەوانەی ئەم دەقانەی قورئان بژوڵێتەوە ئەوە ماڵی قەڵب و سەر بەخۆیەتی. لە ئیسلامدا دەفەرمێ لە شەریعەتە لە کتێبی منهاج الطالبینی ئیمامی نەوەویدا کە لە مەذهەبی شافعیدایە و کتێبێکی هەرە بەناوبانگی مەذهەبی شافعیە دەفەرمێ وەیدفع الصائل بالأخف، کەسێ هێرشی کردە سەرت، ئەمە منهەجە خۆزگە، ئەمە لە قوتابخانەکاندا لە بنەڕەتیەوە تا زانکۆ خوێندرایە. وەیدفع الصائل بالأخف، ئەو کەسەی دەستدرێژی کردە سەرت تۆ مافی ڕەوای خۆتە و پێویستە لەسەر ئەرکە لەسەرت دیفاع لە خۆت بکەیت، بەڵام هەر لە جیاتی یەک مەڵێدا بەڵکو ئەلبیل ئەخەف بەس بە سووکترین بەرگری لە خۆکردن هەوڵ بدا ناحەزەکەت دەست درێژی کارەکە دوورخەیتەوە. دەفەرمە فەئین ئەمکەنە بکەلامین، ئەگەر دەتواندرا بە قسە کاکە لەبەری پاڕێەوە خوای بەگژاکە بڵێ لەبەر خاتری ئەو خوای گەورە لەبەر قیامەتی خۆمان کوڕە برای شیرینم وەڵڵاهی حەقت نییە، وەڵڵاهی من تۆم خۆش دەوێ، وەرە با بچینە شەرع، وەرە با بچینە بەردەمی دادوێر و یاسا، وەڵڵاهی بە شەرع و بە قانون حەقت بوو دەیخەمە سەر چاوم، وەڵڵاهی ملکەتم، وەڵڵا بەشێ لە مافی خۆمت پێ دەبەخشم، بە قسە لە خۆتی دوورخەوە ئەم بەڵایە. و ئیستیغاثەتین، بە قسە گوێی لێ نەدەگرتی بڕۆ داوای یارمەتی لە ڕیشسپیان بکە، لە پیاو ماقوڵان بکە، یەکسەر خۆت ڕەدی مەدەوە پێی مەکێشە، بڕۆ بۆ لای خزمەکانی، بڕۆ بۆ لای ڕێیز عەشیرەتەکەی، بڕۆ بۆ لای مامۆستای گەڕەکەکە، هانایان بۆ بەرە داوای یارمەتیان لێ بکە، ئەوان سوودی نەبوو بیگەێنە دادگا، بیگەێنە پۆلیس و ئاسایش و مەحکەمە، بڵێ لە ڕێی پارێزەرەوە بەرگری لە مافی خۆت بکە، خۆت دەست مەکەوە، سوودی نەبوو، یعنی دەستت نە بە زمانی استیفادەی هەبوو، نە دەمت بە خەڵک ڕادەگات بۆت دەهات، دەفەرمێ هەتا بە زمان دەتوانی بەرگری لە خۆت بکەی، هەتا دەتوانی هانا بۆ خەڵک بەری بەهاناتەوە بێن حەڕومە الضەرب بوو، حرامە، ئەو هاتۆ بۆ لێتدا، ئەو هاتۆ ماڵت لێ بستێنێ، ئەو هاتووە غەدرت لێ بکە، هەتا قسەی خۆش سوودی هەبێ لە خۆتی دوورخەیتەوە، هەتا بە هاوکاری ڕیشسپیان و مامۆستایانی نی و پیاو ماقوڵان و دام و دەستگای حکوومەت هەنگاو بە هەنگاو لەگەڵی ڕۆیشتە پێشەوە بەمانە سوودی دەبوو، حەڕومە الضەرب بوو، حرامە لێیدەی، حرامە لێیدەی، جارە پەنا بۆ لێدان مەبە. ئەو بیضەربین، بە قسەی خۆش سوودی نەبوو، مەجالیشی نەیەدای بڕۆی بۆ لای کەسێک، هەر دەست بەجێ نەدەکشایەوە، دەتوانی لێیدەی بیضەربین بیەدین، دەتوانی بە زلەیەک لێیدەی، بەدەست لێیدەی، حەڕومە سەوتون، مادام بە زلەیەک بەدەست دەتوانی لە خۆتی دوورخەیتەوە، دەترسا و چاوترسا و دەبۆ ڕای دەکرد، ئەو کاتە نابێت شوڵکەدارێک هەڵگری، دارێک گۆچانێک هەڵگری بە گۆچان لێیدەی، بەدەست لێیدە، زلەکەی لێدە لە گۆچانەکە سەلامەتترە. ئەو بیسەوتین حەڕومە عەساب، دەتوانی بە شوورکەدارێک بە گۆچانێک لێیدەی، نابێ کوتەکێکی گەورەی کلکە خاکە نازێک کولکە تەورێکی پێچێشی، بە ئەمەیان باشترمان لەمان نایکوژێت لەوەچێ بیترسێنێ دووری خاتەوە،
پەنا بۆ دارێکی گەورەتر مەبە، پەنا بۆ عەسایەک، وەکلکە تەورێک، وەکلکە پاچێک، وەکلکە خاکەنازێک مەبە. ئەو بقەطعی عوضوین، هەر هاتە پێشەوە وازی لێ نەدەهێنای بە ناحەق و ناڕەوا هێرشی دەکردێ سەر، دەتوانی قاچێکی بشکێنی، دەتوانی دەستێکی بشکێنی. حەڕومە قەتلون، حرامە فیشەکەکە بە 100 دڵیەوەنی بە 100 تەقلی سەریەوەنی، بە بنەپێوەنێ، بە قاچەوەنێ، بە دەستێوەنێ بۆی دەستێکی بریندارکەی، دەستێکی بریندارکە قاچێکی بشکێنە بەڵام مەیکوژە، حرامە بیکوژی. فەین ئەمکەنە هەڕەبوون لە شەرعەکە لە منهاج الطالبین ئیمامی نەووی دەفەرمێ ئەگەر دەتوانی ڕاکەی دەرفەتی ڕاکردن هەبوو، ئەو چەکی پێ نەبوو، ئەو دارێکی پێبوو، ئەو ئاسنێکی پێبوو، دەهات هێرشت بکاتە سەر، ماڵەکەشت لێ بستێنێ و بشت کوژێ، تۆش دەماچەیەکت پێبوو، ئەگەر مەجالت هەبوو لە دواوە ڕاکەی دەرفەتی ڕاکردن هەبوو، سارەکەت لەولاتر بوو، بڕۆ سواری سارەکەت بەو پێوەنە بڕۆ لە مەرکەزێک کاشکاتی لێ بکە، خۆت بکە بە دام و دەستگایەکی حکوومەتە، ماڵی ڕیز عەشیرەتێک و پیاوێکی معقولە، هانای بۆ بەرەوە بڵێ وەرن فریام کەون. مەجالت هەبوو ڕاکەی لەبەری، دەفەرمێ فەالمەذهەب وجوبه وتحریم قتال. ئەسڵی مەذهەبی ئیمامی شافعی ئەوەیە واجبە ڕاکەی لەبەری وتحریم قتال، حرامە شەڕی لەگەڵا بکەی، حرامە ئەو کاتە تەقەی لێ بکەی، قاچی بشکێنی و دەستی بشکێنی، مادام مەجای هەڵاتنت هەیە. لای ئەمەڵەن هەڵاتن عیبە، لە ئیسلامدا هەڵاتنەکە پێویستە بۆ ئەوەی ئەم شەڕە ڕوونەدا، چونکە لە دواترە دەگیرێ حکم دەدرێت تۆ لەم شەڕە بەدوور بووی. کوردەواری چەند جوانیان وتۆتیانە دەستێک حکومەت بیبڕێ خوێنی نییە، واتە کەسێک کە دەسەڵات تۆڵەت بۆ دەکاتەوە نەزیفی خوێن نابێ، بەڵام ئەگە خۆت تۆڵی خۆت کردەوە، خۆت فیشەکەت پێوەنا، لەبەری ڕان نەکرد، پەنات بۆ دادگا و یاسا و پیاماقوڵان و خێرخوازان و سڵح دۆستان نەبرد، ئەو کاتە کە بەدەستی خۆت دەستەکەت بڕی نەزیف دەبێت. نەزیف دەبێت یعنی چی؟ یعنی بەم خوێنە کۆتایی پێ نایە، خەڵکی تری بە دووادادێ، پیاوکشتنی تری بە دووادادێ، ماڵوێرانی تری بە دووادادێ. بۆیە ئەوەی دەستێک حکومەت بیبڕێ خوێنی نییە، یعنی شەڕەکە لێرە کۆتایی پێدێ. بازنەی شەڕیش لە ئیسلامدا دەبێت کۆتایی پێبێ، بەردەوام بچووک بکرێتەوە حتا ئاگرەکە دەکوژێتەوە. مسلمانی ڕاستەقینە و پیاوی وەکو جەنابتان ئەهلی دین و خواناسی و نوێژ و ڕۆژ و تەراویحی ڕەمەزان و قورئان خوێندن هەمیشە خۆپارێزە لە شەڕ، وەگە خوا نەخواستە شەڕێخەی پێگرت بازنەکەی بچووک دەکاتەوە حتا کۆتایی پێدێ. یا ڕەبی خوا لە شەڕ و فیتنە و ئاشوب بمان پارێزی، خۆمان ستەم لە خەڵک نەکەین. یا ڕەبی خوا لە شەڕانیان و لە خراپەکاران و لەو کەسانی کە لە خوا ناترسن، یا ڕەبی خوا ڕەحم لە دڵیاندانێ، خوایە خۆت بمان پارێزی. آمين آمين والحمد لله رب العالمين.